400,000 درقتي او نخوشي نبيني چێلی بابی من لێ رەبی خەرکەت پێ بیتە پیا چێلی بابی خۆم دەبەم لە گوندی خۆم ئێستا دەچم قەبرێکی جوانی لۆ دەکەم و دەچین با کەسیش بۆ ئاستەی بابی من نانی نەخوا ئەوانش خەرچی گوندی بکەیفی خۆ چ دەکەن چ ناکەن برا گەورە وەزی کەسوکاری شەهیدان چۆنە کاکە وەزی کورا من گەنجم ئەمن موالیدم 87 ئێستا ئەو دەپشین لێتەوە سەدان گەنج لیرەکانە هەیە ناتوانین 5 کیلۆمەتر هەری ئەمن لە شەڕی دەحشی بەجێمام نەمتووە سەعب کراوە نەمتوانی هەرێم بەجێمام کەتمە ناو لە ناو دەحشی بووم نەمتوانی هەرێم پشیم تەنگەبی ڕەبۆم گرتیە پشیم تەنگەبی کە خورە قارم ئێستا ئەو دەڕۆژە مێکەوی سەعاتێکی کە ناتوانم بشم برا هیچ چی وای کردەوە کێلێ ببێەوە ئەو چێلەی دەبەمەوە لەبەرەوەی ئەو حکومەتە هیچی لە بۆ من نەکرد بەس وەختی سەرەسا کاکە گیان ئەو مزگەوتێک یادێک 400,000 دینار من هەبوو هەستا سەرۆکی پەرلەمان کردیە بڕیار و وڵاتچیە ئەوە منعەنیە کردیە بلبەس لەبەرەوەی ئەمن کابراایکی پێشمەرگەما گەر پێشمەرگاتی نەکەم دەوامی نەکەم مەحاشم دەدەنێ یەک پۆستەی نەچمە مەحاشی دەوام مەحاشم دەدەنێ نامدەنێ باشە ئەوە چیشی بۆوەیە بە من چێ ئەمن مارم کاول بۆ ئاوارەی ئیرانی بوویمە ئاوارەی جوونی بوویمە ماریان کاول کردین ئەوە ئامۆزامە لێروکانە یەکێتی بۆ ئەم پارتی بوومەش لە شەڕی دوژبنی و بوویمە کاکە گیان ئاخر ئەمە قوڕی چێ بەسەری خوب بکەم چمیاوە من کەتیە کاکە ئەمە چ بکەم سەدام حوسێن لە بەخدا و بەسڕێ ڕاهاتی چمیای لە منیدایە گوناحیم چییە؟ ئەی خەڵکە بۆ ئەوە ئەو قوربانی و شۆڕشەی کرد بۆەوەی کە ئەوانە بیخۆن قسەی کەسوکاری شەهیدان وەڵا نازانم من هەر جێم لێ بۆ دەرێنەمە خزمەتکاری منداری شەهید و دایکە شەهیدانین ئەوە تە لەو دەوڵەتە جیرانەمە لە بەغدایەکی قوڕوەسەر و بەدبەخت گۆمی خوێنیە هەموو ڕۆژێ وچی دەرەی کوڕە شەهیدم یان مارە شەهیدم لەسەر سەری خۆت دادنین لە ئێرانی ئەگەر بەس برێ بنیادی شەهیدم هەیە خۆت لۆ چەمینەوە لە تورکیای زاڵمترین دەوڵەتە خۆت لۆ دەچەمینی تۆ لۆ کوڕە شەهید و مندارە شەهیدی حکومەت ناتوانێت خزمەتان کاکە ینی داهاتەکەی کەم بێ ینی بودجێ لە بەردەستیدانە بێ ناتوانێت کاکە من حەقی داهاتم چییە؟ ئەمن یعنی حکومەت لۆ داهاتینە لۆ داهات هەیەیاندان پەرلەمانێک بە 8 ملیۆن دیناری تەقاعود دەبی ئەو 8 ملیۆن دلار دینارە چل نەفەری قوڕوەسەری وچی ئەو خەرکە پێ تێر دەبی یعنی مار هەیە 400,000 دیناری هەیە کاکە من ئامۆزام هەیە ناتوانی بڕوە وەڵڵا ناتوانی بڕوە چوویتە لوزنێ دەرێ دەرناچی دای سویوەی لا محەممەد بیکەیسی کچی شەید محەممەد بیکەیسی هەموو خۆشناوەتی دەیناسیتن بزانم پێی دەکرێ بڕوە کاکەدەوە لۆ قسان ناکەن برا یعنی هێرش جەبار ئەمەدەمینەوەی شەید عاجی دۆشاوی شێخۆسانانم 4 شەهیدی سەنگەرم هەیە باب و داک و 21 شەهیدی ئەنفارم لە عایلێ خۆم هەیە 100 و قسوور شەهیدم لە گوندی خۆم هەیە 4 نەفەرم 2 نەفەرم لە ماری خۆم ڕۆیشتێ کاکە ئەوە شێری بابی خۆمەوە دەی بەمەوە ئەرێ وەڵا دەی بەمەوە والله دەی بم ئەو قسەم کرد لێ